هەر مسلمانێکی تر کە دەرکەوتۆ لە نێر و مێهر بە هەمان شێوە ئەم هەڵوێستەیە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاری خێزانەکانیە کرد بەو شێوە. بۆیە ئەم ئاستە بەرزەش کە خوای پەروەردگار و ئەم نەسیحەتەش و ئەم هەڕەشەیەش کە خوای پەروەردگار لە ئەو خێزانە بەڕێزانەی پێغەمبەری خوایە کە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەیە کە ئێمە فێر ببین کە هەر کەسێک دەرکەوت و هەڵکەوت و لە ناو خەڵکیە ئاشکرا بوو دیار بوو کە مسلمانێکی پابند و ئیلتیزامێکی باشی هەیە ئەبێ ئاگای لە خۆی بێ پاداشتی بەرابەرە بێ دوو بەرابەرە بێ ئەگەر هاتو خەڵکی لێەوە فێر بوون سزاکەشی دوو بەرابەرە بێ ئەگەر هاتو بوو بە مایەی ئەوەی کە خەڵکی دینداری زەعیفکەنەوە. یەکێک لە تەفسیرەکانی معنای ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا خوایە مەمان کە بە سەبەبی ئەوەی کە خەڵکێک لە دینەکە هەڵگەڕێن و یان نەیان بۆ دینەکە یا دینداریان کەس ببێ. یەشە لە تەفسیری ئەم ئایەتە ئەوەی خوایە یارمەتی دەرمان بە پابندوین بە دینەکە بۆ ئەوەی ڕێمان لێ تێک نەچێ پابندبوونەکەمان شلکەینەوە خەڵکانێک ببین بە سەبەبی ئەوەی خەڵکانێک گومڕا ببن خەڵکانێک لە دینداریەکە سار ببن. جا تەسەورکن برایانی خۆ توخوا لە خۆتەوە سەیری دەوروبەری خۆت کە مەڵێ بە خەڵکی تر مەڵە بە کەسایەتیەکانی تر مەڵێ ئەو مەلایە وایە ئەو داعیە وایە فڵانی یەکگرت و فڵانی کۆمەڵ فڵانی مەدخەلی وایە بە خۆت بڵێڕ تۆش بە تەنیاد لە دەوروبەرت ئەگەر باوکی تۆ لە بەرچاوی 4-5 مناڵی تر و خێزانەکەت نمونەیەکی قودوەیەکی تۆ چەند هەوڵت بۆ داون پابند بن بەم دینەوە سزا و پاداشتی تۆ دوو بەرابەرە لە بەرامبەر ئەوانیشە چەندت پەروەردە کردون چەند ئیهمالت کردوون. ئەنجا لەگەڵ ڕەفیقەکانی دەوروبەر ئەوانەی لەگەڵیانە خوێنیا ئەوانەی کە لەگەڵیان فەرمانبەریە کاروبارتان پێکەوە کرێکاری و جوتیاریتان پێک یا خزم کەس و کارەکانی ناوخۆت یا ئەوانەی لە مزگەوتیان بینی و دەرکەوتووی تۆ بووی بە نمونەیەکی چاک بۆ ئەوان یا بووی بە نمونەیەکی خراپ. حیلەی نەفسی ژوان لێ نەکە خۆت هەڵخەڵەتێنی بەوەی وەڵا گەر چوومە پەرلەمان من چووم و دەوری خۆم بینی و ڕۆڵی خۆم بینی خەڵکی چ کەس با تەشجیع بێ بچێ وەڵام من بووم بە مەلا چاو لێ چەند کاریگەریم هەبوو وتارەکانم یا وتارەکانت بە پارەدا ئادەی بزانم ئێستا کە تەقاعود وتارە دەی ئادەی ئێستا لە مەلایەتی کەوتووی ئەڕۆی خەڵک کۆکەیت و دەرسیان پێ بڵێ ئادی تۆ حجرە ئەو کاتە پارە دووەرەگر ئادەی ئێستا تۆ حجرەشت هەیە فەقەت ڕاگرتووە ئادەی تۆ ئێستا ئەو کاتە سایتێکت کردووە شتی ئیسلامیت بڵاو کردەوە بۆی دەرکەوی ئادەی ئێستا لەوتای حاڵەتێکت بەسەرا هاتووە وا ئەەکەی لەبەر هەر کەسێک کە ئەم بەرپرسێتی کەوتە سەر ئەبێ ئەوە بزانێت کە خۆی نمونەی پێشەوایەتی بۆ خەڵکێکی تر ئەگەر ڕێبازێکی باشی گرتبووە بەر هەر کەسێک بەو ڕێبازیان ڕۆیشتن و ڕەفتاری ئەویان کردەوە پاداش وەرەگرێ بە چاک بێ سزا پاداش وەرەگرێ و بە خراپ بێ سزا وەرەگرێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی صحیحی مسلمە فەرمێ من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا ومن دعا إلى ضلالة كان عليه من الإثم مثل آثام من تبعه لا ينقص ذلك من آثامهم شيئا. ئەفەرمێ هەر کەسێک خەڵکی بۆ بانگەوازی خوای و هیدایەت و دینداری بانگهێشت بکە جگە لە پاداشتی کارەکەی خۆی وەکو پاداشتی ئەوان وەرەگرێ و هیچیش کەم نابێتەوە لە هی ئەوان. هەر کەسێکیش خەڵکی بۆ گومڕایی و بێدینی و لە خوایاخیبوون بانگهێشت بکە جگە لە سزای کارەکەی خۆی کە پێدرێ وەریەگرێ گوناحی ئەو کەسانەشی دێتە ئەستۆ کە بەدەم بانگەوازەکەیەوە ئەچن و شوێنی ئەوەکەون بێ ئەوەی لە گوناح و سزای ئەوانیش کەم ببێت. بانگهێشتکردنی خەڵکی هەر بە گفتار نییە بەڵکو بە کرداریشە. کاتێک تۆ کرداری جوان و پەسەند و ڕەفتاری نەرمونیانە نوێنی ئەمە بۆ خۆی دەعوەکردنێکە وەلەو قسەت نەکردوێ. خوای گەورە فەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. ئێوە خەڵکی بانگ بکەن بە دانایی بە ئامۆژگاری و چاک و جوان و ئەم ڕێبازە خوایە بانگ بکەن. کەوابوو مەسئولیەتی هەر یەکێک لە مسلمانان ئەوەیە کە پابند وێ بە دینەکەەوە بەو شێوەیە کە خوای پەروەردگار ویستوێتی. سەیدنا عومەر ڕۆژێک سەیدنا تەلحەی کوڕی عوبەیدوڵڵای بینی خوا لێیان ڕازی بێ کە یەکێکە لە مژدە پێدراوەکانی بەهەشت خوای گەورە لێیان ڕازی بێ لە ئیحراما بوو لە حەج پۆشاکێکی ڕەنگکراوی پۆشی بوو. سيدنا عمر بيه فرمون إنكم أيها الرهط أئمة يقتدي بكم الناس فلو أن رجلا جاهلا رأى هذا الثوب لقال إن طلحة بن عبيد الله قد كان يلبس الثياب المصبغة في الإحرام فلا تلبسوا أيها الرهط شيئا.
الحمد لله. فلا تلبسوا أيها الرهط شيئا من هذه الثياب المصبغة. أفرمي أري أي وين رهط لدكس كم ترى الرهط بيشوانو خلشي اقتداتان بيكا چاوتان ليكن وەکو ئێوە ڕەفتارەکەنەوە. ئێستا ئەگەر کەسێکی نەزان ئەم پۆشاکە ڕەنگینە لە بەرا ببینێ، دەڵێ تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا بۆ ئیحرام پۆشین جلوبەرجی ڕەنگکراوی پۆشیوە. ئەرێ هۆن نمونە دەگمەنەکان، هەر عومەرە فەرمێ ئەم پۆشاکە ڕەنگکراوانە مەپۆشن. ئیحرام طەبعاً نابێ ڕەنگکرابێ، نابێ بۆن خۆش کرابێ. لەو زەمانەشە عەرەبەکان پۆشاکیان بە زەعفەران ڕەنگە کرد و قڕێکیش هەبوو، جۆرە گڵێکیش هەبوویان کە بە قڕ لە پۆشاکیانە دەناوی مەغرەب و ڕەنگەکەیە گۆڕی. تەڵحە خوا لێ ڕازی بە ژنی هێنابوو پێشەوە، بۆیە ئەو پۆشاکەی ڕەنگ کردبوو. ئەوەشی هەبوو کە کردبوویەوە بە ئیحرامەکە، وەکو ئێستا ئەم زەمانە نەبوو کە ئیحرامەکە تایبەت کراوە و شەریکاتی تایبەت هەیە کە ئینتاجیەک. بۆیە سەیدنا عومەریش خوا لێ ڕازی بێ ئەوەی پێ فەرموو کە ئێوە ئەیوهە الرەهط، ئێوە خەڵکانێکن خەڵک چاوتان لێکا، لەبەرەوە پێویستە ڕێعایەتی خۆتان لەوەیە بکەن. بۆیە برانی بەڕێزم، خوشکانی عەزیزم، شلگیریت لە دیندارێتیەکەیە خراپە بۆ خۆت، وردە وردە ئەتێنێتەوە دواوە. لە حەدێکە ئەگەر وەستای تو چیتەوە پێشەوە بەرەو تەقواکاری، بەرەو دیندارێتیەکی ڕاستەقینە، گوێ بە قسەی خەڵکی مەدە. تۆ لە قیامەتە بەتەنیا هەمومانە گەڕێنەوە لای خوای پەروەردگار، وكلهم آتيه يوم القيامة فرد. لەبەرەوە هەوڵ بدە هەر یەکێکمان هەوڵ بدەین دیندارێتەکەمان بە قووت بکەین، شلگیری تووشی شلگیریەکە نەبین، دیندارێتەکەمان وەکو عەوام نەبێ. واش نەزانی کە ئەڵێم عەوام، وا بزانی کە ئەڵێم ئەو عەشرەتونە خوێنەوار و خەڵکی بازار، ئەشێ مامۆستای جامعەیە و عەوامە. تۆ دیوتانە خەڵکێکەیە کلاسیکی نوێژەکە چۆن سەرمەقولاتێک دەدا وەڵێن ئەم نوێژەکەم کرد. یخۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کابرای بینی نوێژەکەی کرد ئاوا بەو شێوەیەک و دەنووک لە عەرزەکە بدا وەکو کەڵەشێر، بەڵام فەرمووی سەلی فەئینەکە لەم توسەلی، نوێژەکەت بکەرەوە چکە تۆ نوێژت نەکرد، خۆ لەبەر چاوی نوێژەکەی کردو، بەڵام ئەو نوێژەی نەکردووە کە خوا پێغەمبەری خوا وەسفیان کردو و باسییان کردو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی سەلوا کەما ڕەئەیتمونی ئوسەلی. لە پابەندبوونتانە بە دینەکەتان جددی وەری بگرن. یا یحیا خذ الكتاب بقوة. شلگیری یەکێکە لەو نەخۆشیە خەتەرانی کە تووشی ئینسانی مسڵمان دێ. بۆیە پێویستە هەمومان یەکتری بیر بخەینەوە بۆ ئەوەی هەمومان یارمەتیدەری یەکتری بین لە دیندارەتێکی بەهێز و بە ئاستەکانی تەقواکاریە بەرز بینەوە. خوای پەروەردگار یارمەتیدەری ئێمەش و ئێوەش بێ، سەلامەت و سەرکەوتومان کە یارمەتیدەرمان بێ لە پابەندبوونێکی زیاتر و دیندارەتیەکی بەهێزتر و سەرکەوتن بە پلەکانی تەقواکاریە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.